هەڵبژاردننی ئەمریکا کۆتایی هات. دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بە جیاوازیەکی زۆر لە بەرامبەر ڕکابەرەکەی کە کەمەڵە هاریس بوو کاندیدی دیموکراتەکان دەنگێکی زۆری بەدەستێنە. ئێستا توانین بڵین بۆ 4 ساڵی داهاتوو دۆناڵد ترامپ و کۆماریەکان سەرکردایەتی ئەمریکا دەکەن. تا چەند سیاسەتی دۆناڵد ترامپ کە پێشتر تاقی کراوەتەوە تا چەند ئەم سیاسەتەی لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئاگونجێت و چۆن سیاست لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەکات. جیهان بەگشتی چاوەڕێی چی گۆڕانکاریەک لە سەر دەستی دۆناڵد ترامپ ئەکات. گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ هونەر حاجی جاسم کە نووسەر و توێژەری سیاسیە لە ئەڵمانیاوە بە سکایپ لەگەڵمانە بێت. کاک هونەر سڵاوتان لەبێت. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئێستا توانین بڵین بۆ 4 ساڵی داهاتوو دۆناڵد ترامپ سەرکردایەتی ئەمریکا ئەکات. ئەمریکا واتە سەرکردایەتی بەشێکی زۆری لە جیهان ئەکات. جیهان ئەزمموی 4 ساڵی پێشووتری سەرۆکایەتی لەگەڵ دۆناڵد ترامپ هەیە. چاوەڕێی چی گۆڕانکاریەک ئەکرێت بۆ ئەم 4 ساڵە؟ سلااو بۆ ئێوە، سلااو بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی زووم. بەیانتان باش. ڕاستیدا ئەم بابەتە وەکو دەڵێ ئەم پرسیارە زۆر هەڵەگرێ، بەڵام لەگەڵ ئەوەی کە ترامپ دێتە سەر لە دوای ئەوەی کە لە هەڵبژاردنەکانی ئەمریکا براوە ئابێ لە دوێنێ ڕاگەیاندرا کە ترامپ سەرکەوتنی بەدەستهێنا لەسەر ئاستی ئەمریکا و لەسەر ئاستی ویلایەتەکانی ئەمریکا بوو بە سەرۆک کۆماری ئەمریکا. بەڕاستی بارودۆخی دنیا و بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش پێدێتە قۆناغێکی دیکەوە، بە تایبەتی ئەوەی کە دۆخی سیاسی و دۆخی ئابووری و دۆخی بە شێوەیەکی گشتی دنیا بەرەو قۆناغێکی نوێیەوە هەنگاوانەیە، بە تایبەتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە کۆمەڵە وڵات هەیە کە ڕاستە و خۆ پەیوەندیان بە ڕاستە و خۆ ناڕاستە و خۆ پەیوەندیان بە هاتنی ترامپەوە هەیە بۆ سەرکورسی دەسەڵات. لەوانەیە دۆخی ناوچەکە بە قۆناغێکی دیکەدا بڕوات و لە کاتێکیشدا ئەم جگە لە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ترامپ لە کاتێکدا دێتە سەر حکوم کە دوو جەنگی زۆر گەورە هەیە لە دنیا، جەنگێک کە بەردەوامی هەیە جەنگی ئۆکرانیا و جەنگی رووسیا کە هاوپەیمانەکانی ئەوروپا و هاوپەیمانەکانی ئەمریکاش لەو جەنگە بەشدارە بە ناڕاستە و خۆ. لەبەرەوە هاتنە سەر زۆر باشە کاک هونەر، ئەو قسەی بەڕێزت کردت دەقاودەق تەواوە. ترامپ لە کاتێک هاتوۆتە سەر دەسەڵات کە جیهان شایەدی بارودۆخێکی نالەبار ئەدەن لە ئێستادا، هەم لە ڕووی ئابووریەوە هەم بەتایبەت لە ڕووی ئەمن و ئاسایشەوە. ئەو جەنگانی کە بەڕێزت باست کرد کە هەمومان نەزانین، جەنگی لوبنان، ئیسرائیل، هەروەها جەنگی رووسیا و ئۆکراین و ئەو گروپانی کە دروست بوون لە سەردەستی دەسەڵاتی دیموکراتەکانە. ترامپ چۆن ئەتوانێت ڕوبەڕووی ئەم بارودۆخە ببێتەوە لە کاتێکا خۆی وتی ئەگەر من ببوومایە نەمەهێشتم جەنگانە ڕوو بدات؟ لە ڕاستیدا ترامپ بە پێشترش باسیەوەی کردووە، دەڵێ لە سەردەمی نمونەیەک دێنمەوە بۆی بچمە ناو بابەتەکە. لە سەردەمی ترامپ باس لەوە کە زۆر جارش لە زۆر مقابلەی تەلەڤیزیۆنیشا باس لەوە کردووە کە لە سەردەمی بۆشی دووەمدا رووسیا ئەبخازیای داگیر کرد، نزیکەی 9000 کیلۆمەتر دووزای داگیر کرد لە جۆرجیا، و لە سەردەمی ئۆباما دورگەی کریمیای داگیر کرد لە ئۆکرانیا. لە سەردەمی بایدنیشە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا داگیر کرد. ترامپ پێی وایە ڕاگرتنی رووسیا بە تەفاهومە کرد لەگەڵ لەوەی کە ڕوبەڕووی بە شێوەیەکی ململانەی سەربازی ڕوبەڕووی رووسیا بیەوە. ئەم پێم وایە لەگەڵ هاتنی سەرکاری ترامپ دۆخی ئۆکرانیا، دۆخی جەنگی ئۆکرانیا دەگۆڕدرێت و ئێستاش تقریبەن هێواشەواش بەرەو ئەوە ئەچێکە ڕێکەوتنێک بکرێت کە لە نێوان ئەم ڕێکەوتنێک بکرێت بە ئاراستەی ڕاگرتنی شەڕ، چونکە ترامپ لەسەر دوو ئاستا ئیش لەسەر ئەوەکە. ئاستێک کە خۆی ناوێت جەنگ بەردەوام بێت لە ڕۆژهەڵاتی ئەوروپا، لەبەرەوەی ئەو پێی وایە بەهەبوونی بەردەوامی جەنگ بە ئەمریکا لە ناوەڕاستەخۆ ناو ئەو جەنگەیە زەرمەندی یەکەم ئەمریکا و ئەوروپا بێت، هاوپەیمانەکانی بێت، و هۆکاری دووەم لەسەر ئاستی دووەم یان نەتوانین بڵێن ئەو پێی وایە کە ئەو بنزیکایەتی خۆی بە زمانێکی دیبلۆماسی ئەتوانێت قسە لەگەڵ دەسەڵاتدارانی کرێملن بکات بۆ ڕاگرتنی ئەم جەنگە. کەواتە ئەم جەنگە ڕاگرتنی ئەم جەنگە یان بەجێوە بە زۆرەکان خاوکردنەوەی ئەو جەنگە لە قازانجی ترامپی وە لە قازانجی ئەمریکا و لە قازانجی هاوپەیمانەکانیە، نەک ئەوەی کە بەردەوامی لەم شەڕە بدرێت. و کاریگەری ئەم شەڕەش کاریگەری ئەم جەنگەش جەنگی ئۆکرانیا لە شوباتی 2022 تا ئێستا لەسەر دنیا بە شێوەیەکی گشتی زۆر بڵاوە، بە تایبەتی لەسەر ئەوروپا. دۆخی ئابووری، دۆخی ژیان، ئاسایشی خۆراک لە ئەوروپا لە دنیا زۆر قرس کردووە. بۆی ترامپ ئەوێت بە ئاراستەیەک هەنگاو بنێت کە ئەم
هاوکاریانەی کە بۆ سوپای ئۆکراین دابی نەکران بە شێ پێشتر کەمی کاتەوە یان بە ئاراستەیەک بە جۆرێک لە جۆرەکان هەوڵ بدە ئەم جەنگە کۆتایی پێبێنێت لەلایەکە بڵێ زۆر باشە. ئەمە بەنسبەت جەنگی ئۆکراینە و رووسیاوە ئەی سەبارەت بە جەنگی غەزا و لوبناان و ئیسرائیل ئەترم بە چی ئاراستەیەکا بێکار بکات؟ لە ڕاستیدا مەسلەی جەنجی کەرتی غەزا یان درێژکراوەی کەرتی غەزە و ئێستا جەنجی لوبنانیش باشووری لوبنانیش ئەم بابەتێک کە تێکەڵکێشە لەگەڵ تقریبا لەگەڵ دەستپێکردنی شەڕی 7 ئۆکتۆبری ساڵی ڕابردووی کەرتی غەزا تقریبا هێواشەوە شەڕی ئۆکراینیا خاو بووە فۆکەسی غەرب فۆکەسی وڵاتانی ڕۆژئاوا هاوپەیمانی ئەمریکا بە تایبەتی ئیسرائیلیش لەسەر جەنجی ئۆکراینیا کەم بووە ئەمە وای کرد میحوەرێکی دیکەی شەڕ ببێتەوە ئێستا ترامپ لە بەردەم دوو ئەگەر لە بەردەم دوو قۆناغی زۆر سەختدا هەم جەنجی حەماس و جەنجی هاوپەیمانەکانی ئێرانیان ئەو هێزانێکە هێزی وەکالەدارەکانی ئێران لە ئاستی ناوچەکەیە و هەروەها هێزی ئەوەی کە باسیشم کرد جەنجی ئۆکراینیا یعنی ئەم دوو جەنگە هەردوو چەند کاریگەریان ڕاستەوخۆیان لەسەر سیاسەتی ئەمریکا هەیە لە ناوچەکەدا بۆیە ترامپ ئەوێت بە هەر جۆرێک بێت بە هەر جۆرێک بێت دەسەڵاتدارانی ئەمریکا دەیانەوێت ئەم جەنگانە بە هێواشەواش وەکو دەڵێ جۆرێک لە خاوکردنەوە بەرەو قۆناغی خاوکردنەوە بێت بەڵام ئەوەی کە ڕۆلی سەرچی هەیە لەم جەنگەیە ئەوەی کە دەیەوێت ئەم جەنگە بەردەوامی بدە دەسەڵاتدارانی ئیسرائیلە لە ئێستادا ئەیانەوێت ئەم جەنگە بەردەوامی بدەن لە بەرەوەی لە قازانج و لە سوودیوان کۆتایی پێهاتوو هەتا ئێستا هەم لە قەرتی غەزا هەم لە باشووری لوبناان و ئەگەر واش بڕوات دێتە وڵاتانی سووریا وڵاتانی عراقیکە و ئاماژانەی کە هەن بەڵام بۆ کۆتایی هێنان بەنجەگا بەڕاستی بۆ تحملکردنی یان ڕفتارکردنی ترامپ وەکو سەرۆکۆمار لەگەڵ دۆخی جەنگ لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە فەڵ لە تای غەزا لە جنوبی لوبناان لە سووریا لە عێراق لە ئەوەی کە پێرین هیلالی شیعە لە چوارچێوی هیلالی شیعە ئەم بابەتێکە بەڕاستی ترامپ پێشتر دیدگای ترامپ وازح بوو لەو 4 ساڵێک کە سەرۆکۆمار بوو یەکێک لەو کاراکتەرە گەورانەی کە لە ناو هیلالی شیعە بوو کە دروستکەری هیلالی شیعە بوو قاسمی سلێمانی بوو کوژرا ترامپ ڕاستەوخۆ ڕۆڵی لە کوشتنی قاسمی سلێمانی زۆر باشە ئەم جاش زۆر باشە کاک هونەر باشوور و ڕۆژاوای کوردستان ئەزمونێکی باشیان لەگەڵ ترامپ و دەسەڵاتداری ترامپانیە هەروکو ئاگادارین لە سەردەمی دەسەڵاتی ترامپا ئەگەر باسی ڕۆژاوا بکەین کاتێک کە تورکیا هەریشی کردە سەر گرێسپی و سەرەکانەیە لەوێ هێزەکانی ئەمریکا کشانەوە مەجالیان خۆش کرد بۆ داگیرکردنی ئەو شوێنانە لە هەمان کاتی خولی دەسەڵاتی ترامپا لە باشووریش کاتێک کە لە ناوچە جێناکۆکەکان کێشە دروست بوو هێزەکانی عێراق هاتنەوە بۆ ناوچە جێناکۆکەکان لەو کاتەشدا ترامپ هیچ هەڵوێستێکی نەبوو چۆن ئەم جارە ترامپ هەم چۆن ئەبێت مامەڵە لەگەڵ بەتایبەت کووردا بکات کورد خۆی چۆن خۆی لەگەڵ بارودۆخی دەسەڵاتی ترامپا بگونجێنێت لە ڕاستیدا ئەمە پرسیارێکە پرسیارێکی هەم پرسیارێکی وەکو فارسەرن جالبە هەم پرسیارێکە لە کاتی خۆیدا مەسلەی کورد لە ئەم دوو بەشەی کوردستانیان لەم دوو ستاتوی کە هەیە لە سەردەمی ترامپا بە جۆری لە جۆرەکان لە قوناغێکی زۆر سەختدا تێپەڕی نمونەیەکت بۆ دێنمەوە لە سەردەمی ترامپا کە ئەفرین داگیرکرا لەلایەن هێزەکانی تورکیا و هێزە هاوپەیمانەکانی ئەو هێزە پرۆکسیانێک کە لە تورکیا و نزیک بوون و بەشێکی زۆری ڕۆژاوای کوردستان ئەو سنوورانی کە سنووری شریتی حدودیە لە بین ڕۆژاوای کوردستان و تورکیا بەرەن باکووری کوردستان ئەو شوێنانی کە داگیری کردن 37,000 کیلومتر دووجا بوو یعنی لە بە کوردستانی عراقیشەوە بە کوردستانی عراقیشەوە گەتۆ تەماشا بکەین لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆم 150 خەتا ینی بە گلۆپی سەوزی ئەمریکا ئەم قۆناغە هاتە پێشەوە بەشێکی ئەو کوردستان بەشێکی ئەو خاکێکە لەژێر دەسەڵاتی کوردی بوو پێشتر گەڕاوە سەر یان حکوومەتی عراقی هات کۆنتترۆلی کردەوە و دەستی بەسەر داگرتەوە و ئێستا بەشێکی تێدا حکم بکاتەوە یعنی لە سەردەمی ترامپ نزیکی 75,000 کیلومتر دووجا لە هەردوو بەشەکەی کوردستان لە دەست چووە بەو معنایی کە لەژێر دەسەڵاتی سڵتەی کوردی نەمایە چ لە ڕۆژاوای کوردستان چ لە کوردستانی عراقا یعنی سەردەمی ترامپ بۆ کورد قۆناغێکی سەختە ئەتوانین بڵێن یەکێکە لەو قۆناغ سەختانی کە یەکرد لە دوای لێکەوتەکانی بە تایبەتی ڕیفراندۆم
هەم بە کوردستانی عراق هەم لە ڕۆژاوای کوردستان دۆخی کورد یان جغرافیای کوردستان جغرافیای سیاسی کوردستان بەرەو تەسک بوونەوە چۆ لە سەردەمی ترامپە هیوادارین ئەو جارە لە ئێستادا ئەوەی کە ترامپ هاتوۆتە سەر حکوم خۆی ترامپ لە سیاستی ترامپ شتێک هەیە حەزەکەمەوە باسکە بخانەوەی بڕێز ترامپ زیاتر تحمل لەگەڵ هێزە گەورەکانەکە نەک هێزە وەکالەتدارەکان یعنی ئێستا مەسەلەن ترامپ عێراق و سیاسەتی ئێران بە یەک پاکێجە بینیت ئەمە لە دیدی ترامپ هاوایە پێشترش تەجروبە بووە یعنی کە باس لە ئەوەیە کە باس لە ئێرانەکە ئەو پێی وایە بەشێکی خاچی ئێران بەشێکی زۆری خاچی عراق بریتە لە قوڵای استراتیجی ئێران و قوڵای استراتیجی ئێران عراقیەکان ئێرانەکان قوڵای استراتیجی عراق پارێزن ینی ئێرانیەکان وەکو حوشەی پشتەوەی سیاست تەماشای عراقەکان ینی ئێرانەکان هەمیشە لە دیدی ترامپەوە پاراستن و ئەو هیلالی شیعی کە هەیە پێیان وایە ئەوە کە حوشەی پشتەوەی سیاسەتی ئێرانە لەبەرەوە ترامپ ئەوەی کە لە سیاسەتی ترامپ لە ماوەی ڕابردوودا بینرایە ئەمە نازانین ئێستا دۆخی ترامپ دیدی ترامپ بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەنسبەت کورد بەنسبەت عێراق و بەنسبەت وڵاتانی ناوچەکە چ گۆڕانکاری بەسەردەهاتیە بەڵام لە هاتنی سەر ترامپ بە بڕوای من ترامپ دۆخی ناوچەکە و وڵاتانی بەرهەمێنەری نەوت دەباتە قۆناغێکی دیکەوە ینی قۆناغێکی سەختتر زۆر باشە هونەر حاجی جاسم نووس زۆر سپاس بۆ بەڕێستان ماندوو نەبن.